دەزانی خاتوشانی دەر کێشەی دەم و ددان و پووکی هەبووە ئێسک و پرووسکی ئەو مرۆڤەی کە 75,000 ساڵ بەر ئێستا لە ئەشکەوتی شانی دەر دۆزراوەتەوە و لەم کۆتاییەدا دەنگ و هەڵایەکی زۆری لە میدیای جیهانی و کوردیشدا دروست کرد کە دوجار نا خاتوشانی دەر زیاتر لە 100 پارچە بووە و پێکەوە نووسێنراونەتەوە و بە یارمەتی کۆمپیوتەر توانرا کە شێوەی دەموچاوی دروستکرێتەوە تا ئێرەی چیرۆکەکە زۆرۆمان نەیزانین بەڵام ئەوەی کە نەزانراوە لە راپۆرتێکی کەناڵی BBC-دا لەگەڵ ئەو زانایانەی کە دۆزەرەوەی ئەم بوارە بوون دەرکەوت کە خاتوشانی دەر کێشەی ددانەکانی هەبووە کە لە چلەکانی تەمەنیدا بووە لەو کاتەدا کە مردووە و نێژراوە لەم تەمەنەدا بەهۆی بەکارهێنانی ددانەکان و بەهۆی شێوازی ژیان و نەپاراستی ددانەکانی دەرکەوتووە کە ددانەکانی داخوراون و ئێسکی شەویلگەی یاخودە ئێسکەی کە پووکی ڕاگردووە کێشەی داخورانی هەبوو و جگەلەوەش تەندروستی دەم و ددانی شانی دەر باش نەبووە. هەموو ئەمانە کە دۆزراونەتەوە دەکرێت زانیاری زۆرمان پێ بڵێن دەربارەی شێوازی ژیان و شێوازی خواردنی ئەم خانمە. جگە لەمەش مامۆستا ڕۆستەم ئاغارە لە ساڵی 2014 لە مۆزەخانەیەکی نیشتیمانی ئەمریکی وێنەی پیاوێکی نیاندەرتاڵی داناوە کە بە هەمان شێوە وێنەکراوەتەوە و بە شێوی تریدی دانراوە بەڵام لەو کاتەدا بەداخەوە میدیای کوردی و جیهانی سەرنجیان بۆ هەواڵا نەبووە. دەم و ددانی مرۆڤ دەکرێت زانیاری زۆر لەسەر شێوازی ژیان و پاکژیەکەی بدات هەروەکو چۆن دوای 75,000 ساڵ ئێمە زانیمان کە خاتوشانی دەر کێشەی پووک و شەویلگە و داخورای دانی هەبووە و ددانەکانی نەپاراستووە ئێوە ددانەکانتان بشۆن نەوەک سبەی ئێمەش ئێسک و پرووسک و پەیکەرمان بدۆزرێتەوە و بزانن ئاگامان لە ددانەکانمان نەبووە.